شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی دەمەوە میوانی ئێوەی ئەزیز و خۆشەویست. ئازیزانم شیکاری وەرزشی ئەمڕۆمان تایبەت دەبێت بە بردنەوەکەی بەرشەلۆنە بەرامبەر بە ئیشبیلیا و هەروە بردنەوەی ئینتەر میلان لە دێربی ئیتالیا بەرامبەر بە یۆڤانتۆس کە دوای چەند یاریەک دابڕان دوجار ئینتەر میلان بۆ سەرکەوتنەکانی گێڕایەوە و لە هەمان کادا یۆڤانتۆسی لە ئەو ئەگەرە دوور خستەوانێک کە بتوانێت لە مەرزە ڕکابەری نازناوی خولی تاالب بکە و باس لە سەرکەوتنەکانی کۆنتی و تۆتنامیش دەکەم لە بەشی کۆتاییە و هەروە تۆتنام کە ئێستا بە سوودوەرگرتن لە یاری کەمترکردنی ئەرسیناڵ پلەی چوارەمی گرتووە مجگەلەوەی ڕوبەڕووبوونەوەی ڕاستە و خۆی لەگەڵ ئەرسیناڵە ماوە کە ئەمە ژەگەری چامپیۆنز لیگی ئەم دوویانەیە تەواو بەرەو ڕکابەرێکی بەهێز دەبات. پێشەوەی بچمە لای بەرشەلۆنە و تەوەری یەکەمم دەست پێ بکەم حەز دەکەمەوە دام پێ ڕابگەێنم سبەی یاریەکانی هەفتەی 27 خولینایە یانەکانی کوردستان ئەنجام دەدرێت و هێشتا کێشەی داوەران چارەسەر نەکراوە. تەنها وەتاکی تۆپی کوردستان لە ڕێگەی چەند داوەرێکی ترەوانێک کە ناویان لە نێو ئەو ناوانە نیە کە واژویان کردو بۆی کە بەبێ سەرفکردنی شایستە دارایەکانیان یاریەکانی خولەکان بەڕێوە بەرن. ئەو نەوژیانانەی دیکە یاریەکانی هەفتەی 27 خولینایە یانەکانی کوردستان بەڕێوە دەبن و یەکی تۆپی کوردستانیش هەوڵی پارە سەرفکردنی ناوژیانان دەدا، بەڵام هێشتا ئەوەی کە هەیە لە ئێستادا بەڵێ یاریەکانی هەفتەی 27 خولینایە کوردستان لە سبەی بەڕێوە دەچێت بەوتەی کە عەبدولقادر حوسێن ئاماژەی بۆش کرد. داوەرانی دیکە جگە لەو داوەرانی کە واژۆکانیان کۆ کردوتەوانێ دادەنیشن یاریەکان بەڕێو دەبن. دەچمە سەر یاری بەرشەلۆنە و ئیشبیلیا با پێکەوە بینەری یاریەکە بین، دواتر سەرنجەکانمان دەخەینە ڕوو و هەروە باسی کیش لەوە دەکەین کە بەرشلۆنە چی کرد و لۆپەیدێکی چۆن ڕوبەڕووی بەرشەلۆنە بووەوە. با پێکەوە بینەری دیمەنەکان بین کامە دەستپێکی لە گێمی یەکەم ئاسی بەرشەلۆنە وەک پێویست نەبوو، ڕاستە هەوڵی دەدا بە گۆڵ بگات، بەڵام ئاستی وەکو پێویست نەبوو لە گێمی یەکەمدا. تەنها چەند مەترسێکی کەمی دروست کرد لەسەر گۆڵی ئیشبیلیا و بەو شێوەیە گێمی یەکەم بە کۆتا هات. من دوێنێ ئاماژەم بەو خاڵەیە وتم چاوەڕێ مەکەن، ینی بەرنامەی دوێنێشتانەگەر لە بەرچاوێ بینەران دوێنێ پێم وتم چاوەڕێ مەکەن بەرشلۆنە یاریش 4 گۆڵکاوە و شێوەی ئاستی یاری کلاسیکۆ چاوەڕێ مەکەن لەم تیپە بۆ لەبەرەوەی یاریزانەکان پاش دابڕانێکی زۆری یاری یانەکان هاتوونە تۆ لێرە دابا تۆپەکە بوەستێ گەراوکاران ماوکاری بکەن بەوەی کە وەک دەبینن تەمەرکوز یاریزانانی بەرشەلۆنە با ڤیدۆکە بڕواتەوانێ ئەمێ باس لەوە بکەم کە لە گێمی دووەم باشتر یاریزانانی بەرشلۆنە تەمەرکوزیان وەرگرت. لە گێمی دووەمدا یاریزانانی بەرشەلۆنە هێدی یعنی لەگەڵ کەش یارەکەی خۆیان خوڵقان بۆ لەبەرەوەی ئەم تیپە ماوەی 10-12 ڕۆژە لێک دابراون ئینسیجامیان پێکەوە نەماوە، یعنی ئەمە کاریگەری لەسەر ئەم تیپە دروست کردووە کە بتوانن بە هەمان ڕیتمی یارەکانی پێشوو یاری بکەن. ئەوە بوو گێمی دووەم کاتێک پاشەوەی یاری گێمی یەکەمی خۆیانیان بینی و لامان کادا ڕێنماکانی چاویان وەرگرت. ئەمە وای کرد لە گێمی دووەمدا بەرشەلۆنە بە ئاستێکی باشترەوە دەربکەوە تا ڕادێک ڕیتمی یاریکردنی خۆی وەربگرێ. لەبەر ئەوە یعنی چاوەڕوانکرا بوو کە بەرشەلۆنە
ئەو باڵادەسی کە لارەکانی ڕابردووی بوو بەو شێوەیە لەم یاریەدا نەینوێنێتەوە ئەلێرەدا با ئەمەوێ بە ئیستراحەت قسەی لەسەر بکەین. بەرشەلۆنا وەکو باسم کرد هێدیەدی و بە سەرکەوتمگا چاوی سوور دەیزانی کە ڕاستەوخۆ بۆ پرێسینگە سەرکەوتو نابێ و لامان کاتا دوێنێ ژاماژەم بۆ کرد کە لۆپێدیکی ڕانەرێکی خاوەن ستایلە ئەم ڕانەرە خاوەن ستایلانە کە کاتێک ستایلەکەیان نزیکە لە شێوازی چاوی و لە هەمان کادا خوێندنەوە بۆ هەموو پلان و فشارەکانی چاوی دەکات تۆزێ تووشی ئاستەنگێ بێتەوە تیپەکە بۆیە بەرشۆنە نەیتوانی و باڵادەستیە بنوێنە ڕاستە جێمی دۆم تاوە کۆنتترۆل یارەکەی کرد بەڵام لە هەموو کاتێکایشبی لە مەترسی لەسەر گۆڵی بەرشەلۆنا بوو بەڵام دوچار دەرفەت نەبوو. ڤیدۆکە با بڕوا من دەمەوێت لێرە ئاماژە بۆەوە بکەم تێبینی بکەن ئەمە گۆڵی یەکەمی بەرشەلۆنەیە پاش لە کاتی لێدانەوەیە تەواو ڕوونکردنەوەی گۆڵەکەتان بۆ دەم با ڤیدۆکە بڕوا. ینی گۆڵێکی ئێجگار ناوازە ئێستا لە شیکردنەوەی گۆڵەکەەوە حەز دەکەم موازەح تێبگەن لەوەی کە بەرشەلۆنە چی کرد بەرامبەر ئیشبیلەوە ئەم گۆڵە چۆن بەرهەما و ئەلێرە دابا بۆ سێ ڤیدۆکە دیقەت بدەن هێرشی بەرشەلۆنە هێرشێکی ڕێکخرا بوو جێمی دۆم ئۆتۆماتیکی بەرشلۆنە وردە چۆ سەر ڕیتمی یاریکردنی خۆی لێرەدا باڵی هێرشبەری ئۆتۆماتیکی پستانی خۆی دروست کردووە وەک دەبینن دیۆنگ یارمەتی دەرە فێرانتۆرێز لە باڵی خۆی هاتۆتە ناوە دیقەتی خۆردیالبابن لە کاتی هێرشەکەیە هەموو یاریزانەکان تەمەرکوز وەرەگرن با بڕوا بەردەوام بێ وە سێری کە بژاردەکانی بەردە ئەلێرەدا وەستانێکمێ ئەلێرەدا سێری بژاردەکان کەن ئەلێرەدا لێهاتووی یاریزان چ ڕۆڵێک دەژێڕێ لێرەدا دیمبلی کاتێک تۆپەکەی وەرگرتووە سێ بژاردەی لە ناو ناوچەی سزایە ئەمە جگەلۆی خۆردیالبان لە بەشی لای باڵی چەپی شەوانەیە دەرچوونێکی کردووە کە دەتوانێت دیمبلی وەکو خوێندنەوەیەک بیخوێنێتەوە ئەلێرەدا تەرکیزی دیمبلی لە چێە بۆسکێسەیە پێدری هەیە ئەمە توانای دیمبلی دەرەخا لێرەدا ئەلەم مەرکەزایە چێ توانای قەراردانی هەیە بۆ بڕیاری دروست تۆپەکە ئاراستەیەویانەکە ینی دیقەت بدەن ئەلێرەدا دیمبلی هەیە بۆ بۆسکێت بەڵام تۆپەکە ئاراستی بۆسکێت ناکات لە بەروی ئەو دڵنیایە لەوەی کە ئەو قەراراتانە لای پیدری گونجاوترە تا لای بۆسکێت با تۆپەکە بڕوا وەک دەبینن ڕاستە و خۆ تۆپەکە ئاراستەی پیدری دەکات ینی سێریگە تۆپەکە بەی شێوەڵدا نییە بۆ بۆسکێت ئەلێرەدا دیقەت بدەن پلانی بەرشەلۆنە بۆ ێرش تا ئێرە تەواوە ئێمە دەڵێن ڕایەنەرێک کە پشت بە پلان و شێوازی تیکی تاکە بەستێ پێویستی بە یاریزانی تەکنیک بەرزە پێویستی بە یاریزانی توانای جەستەی بەرزە لە بەرەوەی دابەشبوونەکانی یاریگا دابش بکەن بەڵام لە هەمووی گرنگتر پێویستی بە یاریزانی لێهاتووی تایبەتمەندە لە هەنێ حاڵەتا تایبەتمەندی دەرکەوێت لێهاتووی ئەم یاریزانە دەرکەوێت دیمبلی لێهاتووی لە پاسدانەکە بە پێدری دەردەکەوێت ینی بەرشەلۆنە پرێسینگی بەردەوامەکە بەرشەلۆنە کارە جوانەکەی خۆی لە نێو یاریگا ئەنجام دەدا بەڵام ئەمە تەواو نابێ ئێستا ئەم تۆپە لێرەدا دیمبلی بیدا بە بۆسکێت ئەم تۆپە بەم شێوەی لێ نایە گۆڵی پێ ناوێت من حەز دەگەم لەوە تێبگەن لێهاتووی و تایبەتمەندی یاریزان لێرەدا ڕۆڵ دەبینێت دیمبلی دڵنیایە لەوەی ئەم کارە بە بۆسکێت ناکرێت سەیری حاڵەتی بۆسکێسکانی ملاحەزە دەدا بە پیدری بۆ وەستانیە بێ با ڤیدۆکە بەردەوام بێ ینی سەری ئەم دابەشبوونانەی بەرشەلۆنەکەن من ئەمەوێت دیقەت بدەن ئەلێرەدا لێهاتووی پیدریە بۆی کە تێپەڕاندنی دو یاریزان ئەنجامدا ئەلێرەدا وەستانمەوێ ئەلێرە داوەستانێکمەوێت بە ڤیدۆکە دیقەت بدەن لێهاتووی پیدری لێرەدا کاری خۆی کرد بژاردەکان چین دیۆنگە هەوڵ دەدا بۆشایی وەرگێ بۆ وەرگرتنی پاس کەوا بێ پلانی گۆڵکردنی چاوی بەردەوامە دێمبڵەیە هاتۆتەوە لای ڕاست فەراغێکی زۆر باشەیە پیدرێ توانێت تۆپەکەی ئاراستە بکە لە هەمان کادا ئۆبامیانگ و تۆرەسیش تا حدێک ڕاستە لە ناوزەجەی بەرگریکارانان بەڵام توانای ئەوانەیە کە لە بەردەوامی ئەم هێرشەیە ڕۆڵیان هەبێ واتە هێشتا سێ ئیختیار لەبەردەم پیدریە ماوەتەوانێ لە شێوازی گەیشتن بە گۆڵی تیپی ڕکابەر بۆیانی بەرشەلۆنە با ڤیدۆکە بەردەوام بێ بەڵام پیدری ئەلێرەدا بۆستە پیدری پاژەوەی کە هونەری یەکەمی بەرامبەر ڕاکیتی جەنجام دەدا بەرامبەر دیۆگۆ کارلۆسیش لە کارەکەی خۆی بەردەوامە لێهاتووی خۆی بەکاردێنێ لێهاتووی پیدری گۆنزالێز بەکاردێنێ پاژەوەی تێپەڕاندنی دیۆگۆ کارلۆس ئەنجام دەدات ڕاستەوخۆ بەرچاوی یاریزانەکە گۆڵە وەزاویەی لای ڕاستی یاسین بۆنۆیە کە فەراغێکی تەواوی تایە پێدری زۆر بە ئیسراحەت
دەتوانێت تۆپەکەی پێ ئاراستە بکە. گۆڵی یەکەمی بەرشەلۆنا لێهاتووی پێدری توانی ئەم گۆڵە بە بەرشلۆنە بگەێنێت لە بەرەوەی بەرشلۆنە هەلێکی بێشوماری لە میارە لە دەزا با بەردەوام بە ڤیدۆکە دەبینن پێدری زاویە ڕاست بە ئیسراحەت دۆزێتەوە کە بۆ شایەتە لای یاسین بۆنۆ ئەمە ژوا دەکات کە پێدرێ بتوانێت گۆڵی یەکەم بۆ بەرشەلۆن تۆمار بکات وەکو ئاماژەم پێکرد. پلانەکانی لۆپیتیژی بەسەر چاویدا سەرکەوتوو بوو لەوەی ڕوبەڕووی هێرشەکانی بەرشلۆنە بێتەوە. یاسین بۆنۆ بە شێوەیەکی بەرچاو بەرپەرچی هێرشەکانی بەرشەلۆنەی دایاوانەیە بەڵام دواتر ئەوە بوو بەرشەلۆنە تەنها ئەو گۆڵی پێتۆمار کرا. فێران تۆرێس ئەو یاریزانە بە بەختەیە کە زۆرترین هەلی بەرشەلۆنە لە دەست دەدا بەڵام هەر یاریزانی سەرەکی لەبەری هاوکارێکی سەرەکی پلانەکەی چاڤی هێرناندێزی ڕانەری بەرشەلۆنەیە. ئەمە ژوا دەکات کە فێران تۆرێس بەردەوام بە یاریکردن. ئیشبیلیە چەند هەوڵێکی دا بۆی کە بە گۆڵ یەکسانی بگاوە تەنانەت لە کۆتا ساتەکان شتیگن هەڵەیەکی ئەنجامدا بەڵام دواتر نەیتوانی بە گۆڵ بگات. بەرشەلۆنە پێم وایە زۆرێک پێیان وایە سەرکەوتنەکەی بەرشلۆنە بە یەکویش سیانی سەرکەوتنێکی ئاسایی بەڵام نەخێر. بەرشەلۆنە سەرکەوتنێکی ئێجگار گرنگی دەستەبەر کرد کە هاوشێوەی بردنەوەکەی یاری کلاسیکۆ گرنگ بوو بۆ دوو حاڵەت. یەکەمینیان بۆ دەرکەوتنی نیخۆنیشاندانی خۆیەتی وەکو ڕکابەری ڕاستەقینەی ڕیال مەدرید بۆ بردنەوەی نازدای مۆرزەی خولی لیگەی ئیسپانی کە ئەگەر یارە دواخراوەکەی بێتەوە فەرقەکە دەبێ بەنەوە خاڵ ڕاستە کارەکە قورسە بەڵام ئامانجی بەرشەلۆنە لە چوو بەرەو شواتوە. ئامانجی بەرشلۆنە لە سەرەتادا گرتنی چوارپلەکەی پێشوی ڕیزبەندی بۆ ئێستا بەرشەلۆنە هاتوۆتە پلەی دووەم لە کاتێک یاریەکی کەمتریش لە ڕکابەرەکانی کردووە و یاری تۆپی پێشتی نەخوازراوی زۆری تایە. ئەگەر بێت و بەرشەلۆنە لە سەرکەوتنەکانی بەردەوام بێ ڕیال مەدرید ینی سێش کەس بێنێ ئەگەرە مەوەکو ئەگەرات باسەکرێ ڕاستە نازای خولی لیگەی ئیسپانی بە ڕێژەیەکی بەرچاو بووانێ ڕیال مەدرید یەکلا بۆتەوە بەڵام سەرکەوتنە بەرداوامەکانی بەرشەلۆنە گرنگن بۆ ورەبەرزی ئەم تیپە گرنگە بۆی کە ئەم ئەستێرە لاوانە سیقەیەکی زیاتر پیاکەن لە بەرەوەی پلانی چاوی پلانی درێژخانە پلانی مەودا کورد نییە پلانی ئەوەیە کە لە داهاتوودا تیپێکی بێز و تۆکمە بۆ بەرشلۆنە دروست بکات. ئەمە قسەکانم بوو لەسەر بەرشەلۆنە و سەرکەوتنەکەی وەکو باسم کرد بۆ دوو خاڵ گرنگە یەکەمیان بەرداوامیدان بە سەرکەوتنەکانی چاوی بە تایبەتی سەرکەوتنی گرنگەکە لەوەیە کە پاش وەستانی یاری نێودەوڵەتی پاش ئەو دابرانە ئەو دوانزە ڕۆژە لە ئامۆژگاریەکانی چاوی لە پێدانی پلانەکانی چاوی لە ئەپدەیتکردنەوەی چاوی بۆ یاریزانەکانی ئەم یاریزانانە توانیان پاژەوەی جێمی یەکەم باسی پێویستە و دەرنەکەوتن ڕاستە خۆل لە ناوەڕاستی جێمەکانە لە نیوەی جێمەکانە ئامۆژگارەکانی چاویان بە شێوکی زۆر باش دەرکرد و لە شەوتی دووەمدا لە جێمی دووەمدا بە شێوەیەکی زۆر باش پرسینیان لەسەری ژوی لە دروست کرد و بە گۆڵەکەش گەیشتن. ئەگەر پرسیارەکە بە تایبەت بە بەرشلۆنە حەز دەکەم لە کۆمنتەکانە بیخوێنمەوانێ و دواتر دەچمە سەر یاری یوڤە. لۆپیتیجی لە ڕووی تەکتیکەوە چاوی ڕاگردووە و پلانەکانیشی پوچەڵ کردەوە. طبعاً کاک ڕەوازایر ئەوە و خاڵە بوو کە من باسم کرد لەوەی کە ئەگەر ڕانەرێک خاوەنی پرێسینگ و تەکتیکی یاریکردنی تایبەتی خۆی بە لامان کاتە پێویستی بە لێهاتووی تایبەتمەندی یاریزانە ئەو گۆڵی کە کرا لێهاتووی تایبەتمەندی یاریزانە و گۆڵی بە بەرشلۆنە بەخشی بەڵێ ڕاستە لۆپیتیجی توانی پلان یاریکی زۆر تەکتیکی بەرامبەر بە چاوی ئەنجامدا و ئەگەر هێرشەکانی ئیشبیلی ڕێکی خست هێندەی پێدری یاریزانی چۆک و پێدری ناوازەیان بنوانە لە ڕێخستنی هێرشەکە و لە دۆزینەوەی بڕیاردان لەوەی کە چۆن تادیفەکە چۆن فەراغ دەدۆزێتەوە من لەو بڕواە میشبیلێش بیتوانیا بە گۆڵی بەرشلۆنە بگا بەڵام ئەمە لای لۆپیتیژی دروست نەبوو. کۆمنتەکانی تر بزانم هیچیان تایبەتە بە یاری بەرشەلۆنە. سەریاز جەلال ئەڵێ 3 بۆ 4 گۆڵ بکاوە هەموو ئاسانە. بەرشەلۆنە مۆفەق نەبوو بۆ 4 گۆڵەکەی بەڵێ بێگومان مۆفەق نەبوونی بۆ 4 گۆڵەکەی کە بیکە ئەوەیە کە ئیشبیلی خوێندنەوەی بۆ خەسڵەتەکانی هێرشی بەرشەلۆنە بوو یعنی یاسین بۆنۆ ڕکابەرێکی زۆر باش بوو. خۆ کۆرتووە ئەگەر قیاسی 4 گۆڵ بێ لە یاری کلاسیکۆی ئەگەر کۆرتووە نەبووایە ئەنجامەکە 7 گۆڵ و 8 گۆڵ یعنی ئەمە نییە بڵێ قیاسەکە وەریگرت بێ بەڵام
ئابە و جۆرە بوو لۆپیتیژی خوێندنەوەی بۆ هەموو کەرەسە بێزەکان کردبوو تەنها لاتووی تایبەتمەندی یاریزان خوێندنەوەی تەواوی بۆ نەکرابوو. کاک محەممەد ئیسماعیل ئەڵێ بەڕاستی گواردیۆلا قوتابخانەی تۆپی پێێتەوە سیر کە ئارسناڵ و ئارتێتا چی دەکەن و چاوی بەرەو ڕێی گواردیۆلاش دەچێت چواردە یاریە نەدۆڕەوە بەرشە لە نوێی بردە لە خولی ئیسپانی. وەڵاهی کاک محەممەد تقریبا گواردیۆلا خۆی لەسەر مەدرسەی کڕۆیڤە لەسەر مەدرسەی بەرشەلۆنە دەڕوا و ئەوەی کە گواردیۆلا پێداگیری لەکە لە پێچوانەی کارکردنی کڕۆیڤ لابردنی هێرش بەرە و نێشتنی ڕۆڵی ئێرتیکازە لە یاریگادا کە تا ئێستا لەمە سەرکەوتونە بۆ ڕاستە گواردیۆلا جوانێکی تاویاوە بە پلانی یاریکردنی کوڕە شامیلەی هۆڵندی کە لە کۆتایە پێی وتراتیکی تاکە بە وایەسەش زۆر ڕانەرچوونەتە سەر ئەو ڕێچکەیە بەڵام چاوی وەکو خۆی وەکو مەدرسەی لاماسیە وەکو قوتابخانەکە و وەکو مرکزی ڕیسی بەرشەلۆنە پلانەکانی وەرگرتووە نەگەوی وەکو گواردیۆلا وەریگرت پێ و لە خودی گواردیۆلا وەریگرت پێ گواردیۆلا ژەوەشی کە وەریگرتووە لە کڕۆیڤ وەریگرتووە و ئەمە سەرنجەکانی خۆتانە ینی بەڵێ گواردیۆلایەکێکە لە ڕانەرە زۆر سەرکەوتوەکان لە ڕووی شێواز یاریکردنەوەوانێ بەڵام لە کۆتاییە شێواز تا شێواز تیپ بۆ تیپ گۆڕانکاری بەسەرایە گرنگە لەگەڵ تیپێکە کار بکەی کە تیپێکی تاو ئامادە نەبێ و هەموو کەرەسەکانی پێویستی خۆ نەبن تۆ بتوانێت و تیپە دروستکەی وەگلەوەی تیپێکە ئامادە بێت تیپێک هەموو کەرەسەکانی بەدڵی خۆ بێ. ئەوەی تریشی تایبەتە بەوەی کە مەبەستم کاک محەممەد یاسین بۆنەوە فێرانتۆرۆسی ئۆبامیان بوون کە چوار گۆڵەکە نەکرێن نەک پلانەکانی لۆپیتگی کاک سەریازۆکو پێم وتی فێران تۆرێس ڕۆڵی تایدیفی خۆیەتی ئەوەیە کە لە توانایەتی ئەو تۆپانی کاڕاستی گۆڵی کردومی لێدانی گۆڵ بۆ یاسین بۆنەوە ڕێگر بووە بەرشەلۆنە پێم وتی جێمی دووەم هەوڵی تەواویدا کە ئەفکارەکانی چاوی هەمووی لە یاریگادا بسەپێندێ هەوڵی تەواویان بۆمەدا و تا ڕادێکی سەرکەوتو بوون بەڵام ڕێژەی گۆڵکردنەکە پەیوەندی بە لێهاتووی بۆنۆ و وەستانی وەرگریکارانی ئیشبیلیە بوو کە ئەمە لۆپیتیجی ڕۆڵی سەرەکی لەمەیە هەیە ئانی کەمترین فەراغ بە ئۆبامیان گیراوە لە میارەیە فێران تۆرێس سێ چوار تۆپ خۆی فەراغی دۆزیەوە کەمترین فەراغی گیراوەتێ دێمبڵی لە تۆپە دوورەکانەوە فەراغی وەرەگرت ئەمانە هەمووی خوێندنەوەی لۆپیتیجی ڕانەری تیپی ڕکابەر بوو بۆ تیپەکەی چاوی بەڵام لە کۆتاییە ئەو هەڵەت بچووکانە دەبن کە و ئەو لێهاتوویە تایبەتمەندانە دەبن کە بۆ تیپێک ئەنجامەکان یەکلابێتەوە دەچمە سەر یاری ئینتەر میلان دواتر شرۆڤەی تەواوی لەسەر دەکەین پێم وابێ شتێکمان لەسەر بەرشەلۆن و ئیشبیلیەوت یاری دووەمگەر هاوکارانم هاوکاریمان بکەن یاری نێوان ئینتەر میلان و یۆڤانتۆس ئێمە چاوەڕێ دەکەین ئەمە یاری نێوان ئینتەر میلان و یۆڤانتۆسەوەی کە ئەمەوێ باسی بکەم با ئۆتۆماتیکی یارەکە بڕوا ئەوەی ئەمەوێ باسی کەمەوەیە کە ئەم یاریە یۆڤانتۆس زۆر بە ئاسێکی بەرزەوە دەرکەوت یۆڤانتۆس زۆر بە بێزی ڕوبەڕووی ئینتەر میلان بووە بەڵام ئینتەر میلان یاریەکی یەجگار مەنتیقی کرد سیمۆنی ئینزاگی یاریی تەواوی تەکتیکی کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی یۆڤانتۆس ئامانجی ئینتەر میلان دوێنێ باسم کرد ئامانجی ئینتەر میلان بەدەستهێنانی سێخاڵی ئەم یاریەیە ئینتەر میلان پێویستی بە گەڕانەوەیە پێویستی بە سەرکەوتنە بەسەر یۆڤانتۆسا تاوەی لە ڕکابەریکردنی نازناوی خولی ئیتالی بەردەوام بێت چونکە ناکرێت ڕکابەرەکانی براوە بن ئینتەر میلان هەر بەرەو دۆڕام بچێت لە کۆتاییەکانی جێمی یەکەم ئەم حاڵەتە ڕوویدا کە سەرەتا داوەری لای من بۆی زانی تۆپەکە لە دەرەوەی بەڵام دواتر لێدانی ڤار ئەم حاڵەتە لێدانە سزای لەسەری و ڤاژمار کرد کە بێگومان هەڵەیەکی تاکە کەسی مۆراتا بوو لەوەی کە بەرکەوتنێکی لەگەڵ دێنفرێز ئەنجامدا پاش لێدانەوەی ئەم تۆپە ئەمەوێ دیقەت بدەین با بڕوا تۆپەکە ئەلێرەدا وەستانمەوێ دیقەت بدەن لە کاتی لێدانی تۆپەکەی چالهانۆگلۆ دیلێخت دێتە ناو ناوچەی سزاوە ئەگنا وەستانی چێزنی بۆ تۆپەکە عیبی نییە هیچ ینی بارودۆخێکی زۆر ئاسایە بەڵام دیلێخت ئەو کەسەیە کە هێڵی سزای یۆڤانتۆس دەشکێنێ و دەچێتە ناو با ڤیدۆکە بەردەوام بێت و ئەلێرەشدا دوایەوە کە گۆڵەکە کرێتەوانێ گومان بۆ دەکرێت کە گۆڵەکە هیچ فاوڵێ نەبوو بێ
و دوای لە کۆتایە داوەر دروستترین بڕیاری بەوە دانا کە لێدانە سزاکە ژمار کردەوە بەم بارودۆخەکە بەم شێوەیە ئاسایی دەبێت وەکو ئاماژەم پێکرد یۆڤانتۆس یاریی ناوازەی بەرامبەر ئینتەر میلان کرد تیپەکەی ئەلێگری هەموو شتێکیان کرد بۆی بە گۆڵ ئینتەر میلان بگەن بەڵام ئینتەر میلان ئەلەم تۆپە شاستون ڕێگری کردەوەی کە یۆڤە گۆڵی یەکسانبوون کاتەوانێ ئۆتۆماتیکی کاتێک ڕکابەرەکان سەختە بنەوانێت تۆ گرنگە چۆن سەرکەوتن بێنی ئەلێرەدا بۆیانەکانی ئینتەر میلان و میلان و ناپۆلی ئێستەی تر بردنەوەکان گرنگی نامێنێ ئاست گرنگی نامێنێ چێژ بەخشین و ئەم حاڵەتانە گرنگی نامێنێ لە نمونە ئەمڕۆ 7,000 هەندەر ئامادەی یاری نێوان میلان و بۆلۆنیا دەبێت یاریگا تاوەپڕ دەبێتەوە کە ئەمە ڕێژێکی بەرچاوە بەو جۆرە نییە ئێستا ئەنجامەکان گرنگن ئێستا لە کۆتاساتەکانی خولەکان نزیک دەبینەوە بۆ نمونە خولێکی وەکو خولی ئیتالی حوت هەفتەماوە کۆتایی پێبێ ئەمە هەفتەی سیویەکە ئەنجام بدرێ پاش هەفتەی تر پاڵەوان دەردەکەوێت لەبەرەوە بۆ تیپەکان ئێستا گلەی و گازندەیەوە مەکەن کە ئاستی ڕاستەقینەنی و یوڤی باشتر بۆ لە ئینتەر میلانە بۆیە یوڤی بیبردایەتەوانێ و یوڤی کۆنتترۆلی تۆپی کرد و مەترسی تاوای دروستکرد نا ئێستا تیپەکان بۆ ئەنجام یاریەکەن ئینتەر میلان کەوتۆتە بارودۆخێکەوە کە هیچ گرنگی بە ئاز نەدات بەڵکو تەنها گرنگی بە سەرکەوتنی دەدات تا ئەوەی لە ڕکابەریکردنی نازناوی خولی ئیتالی بەردەوام بێ ئەگەر ئینتەر میلان بەردەوام نینەدا بەم سەرکەوتانە بە ڕێژێکی بەرچاو لە ڕکابەرەکە دوور دەکەوێتەوە چونکە ناکرێتەوە ناپۆلی و میلان براوە بن لە مانکادا خۆ لەو لاشکست بێنی یاخود یەکسانبوون بێنی لە کاتێکا پێشتر پێشەنگ بووی لەبەرەوە بارودۆخەکە لەسەر ئینتەر قورساوی کە بۆ ئێستا بۆ ئینزاجی و بۆ ئینتەر میلان گرنگە تەنها ئەوەیە کە تیپەکە لە سەرکەوتنەکانی بەردەوام بێت بۆی لە ڕکابەری بەردەوام بێت و بەم سەرکەوتنەشی کە لە دێربی ئیتالیا بەسەر یۆڤانتۆسا تۆماریکرد ئینتەر میلان زۆرێک باسییان لەوە دەکرد کە جیاوازی یوڤە و میلان حوت خاڵە بە ڕێژەیەک یوڤە دەتوانێت بێتەوە نێو ڕکابەری خولیانەکانی ئیتالیا بەڵام ئینتەر بارودۆخەکەی لێڤانتۆس تەواو تێکدا ئەگەر میلان ئەم شەو لە یارەکەی بۆڵۆنیا براوە بێ کە بەگەرێکی زۆر چاوەڕێ دەکرێت براوە بێ هەرچەندە وەکو پێم وتون یاری دوای وەستانی هەڵبژاردەکان تۆزە قورسە لەسەر تیپەکان کە دەبینن هیچی پێ نەیتوانیوە یعنی بەو باڵا دەستێ سەرکەوتن تۆمار کە جگە لە تۆتنام کە دوای یاریە باسیەکەم کە بەنجامێکی گەورە بردنەوەی دەستەبەر کردووە بارمنی خشتا ڕادەیەک سەرکەوتنەکەی گەورە بوو بەڵام تۆزە ڕکابەری بارن ینی چاوەڕوانکراوە بارن لە یارەکاندام ئاستە بەرزە پێشکەش بکە بەڵام وەکو پێم وتن ئێستا یۆڤانتۆس بە ڕێژێکی بەرچاو لە ڕکابەری خولی ئیتالی هاتە دوا گەرم شۆ ئینتەر میلان براوە بێت جیاوازەکە دەبێتە هەفتا خاڵ ڕکابەری ئینتەر میلان و میلان و ناپۆلی لەسەر بردنەوەی نازناوی خولی ئیتالی هێشتا بەردەوامی دەبێت هەفتەی داهاتووش یاریانەکان هەردوو لە گرنگن میلان ڕوبەڕووبوونەوەی گرنگیە لەنێو تۆرینۆ و هەروەها لە هەمان کادا ناپۆلی ڕوبەڕووبوونەوەی گرنگیە لەگەڵ فیۆرنتینا بارودۆخی ئیتالیا بە ڕێژەیەکی بەرچاو تون بۆتەوە هەموو چاوەکان کەوتونەتە سەر ئەو ڕکابەریەی کە لە نێوان میلان ناپۆلی ئینتەر میلانێ بۆ بردنەوەی نازناوی خولی ئیتالی و چاوەڕێشکە نەفتەکانی دات و ڕکابەرەکە تونتر و بێستر دەبێت و لە هەمان کاتدا ڕۆما بۆ بردنەوەی شەوی ڕابردوو لەگەڵ سامپدۆریا دەستەبەری کرد ڕکابەری بۆ چامپیۆنز لیگەکە ئەلێگری دوای کۆتایەتنی یارەکە ئاماژەی بۆ کرد کە ئێستا کاری ئەوان پارێزگاریکردنە لە پلەی چوارەم لە گرتنی پلەی چوارەم چونکە قورسەیانەکانی دیکە بتوانن بە ئینتەر میلان و ناپۆلی و میلان بگەنەوانێ بۆ گەیشتن بە چامپیۆنز لیگ بەڵام گرتنەوەی یوڤی شتێکی ئاسانە بۆ تیپەکان ینی ئەوە نییە کە بڵێ تیپەکە دوور بێ لەوەی کە نەتوانن لە بارودۆخەکە بەم شێوە دوور بکەونەوانێ جیاوازی نێوان ڕۆما و یۆڤانتۆس ینی 5 خاڵە ڕاستە کارەکە قورسە بەڵام تۆ طموحێکی شەرعی خۆتە کە تۆ بتوانیت ئەم هەوڵەی بۆ بدەی و ئاماژەم پێکرد ئەنتەر میلان یۆڤانتۆس هەموو شتێکی کرد ئەلێگری هەموو خوێندنەوەیشی بۆ ئەنتەر میلانی ڕکابەری کرد هەموو کەرەسەکانی گۆڵکردنی تاقی کردوانێ ئەتوانم بڵێم لە ڕووی ئاسی ڕایەنان و لە ڕووی ئاسیامەدەکاری تیپاوانێ ئەلێگری زۆر باشتر لە ئینزاجی دەرکەوت ئەلێگری زۆر زیرەکانەتر خوێندنەوەی بۆ یارەکە کردبوو بەڵام حاڵەتی لێدانی سزا و ئەو هەڵەی کە مۆراتا دەیکا لێدانی سزا دەگیرێ ئەمە حاڵەتێکە ڕانەر زەمبی نییە تێیدا ینی بەرپرسیارەتی ناکەوێتە سەرشانی ڕانەر تۆ هەلەکانی یۆڤانتۆس هەلی ڕاستەقینە بوون ینی دوو جارستونی گۆڵ ڕێگری لە گۆڵەکانی ڕێگری لە گۆڵەکانی یۆڤانتۆس کردووە لەبەرەوە هیچ زەمبێ لەسەر ئەلێگری نییە
کاک محەممەد ئیسماعیل لەم یاریە زەمبەکەیە بەسەر ئەلێگری من پێ دەڵێم ئەم یاریان هیچ زەمبێ لەسەر ئەلێگری نییە لەبەرەوەی ئەلێگری ئەوەی کە گرنگ بوو بۆ یۆڤانتۆس ئەنجامیدا ئەوەی کە ئامۆژگاری و ڕێنماییدان بێ یاریزانەکان پێی ئەنجامداون هەڵەیەکی تاگەکەسی مۆراتە نابێتە زەمب لەسەر ئەلێگری ئەو هەلانەی کە یۆڤانتۆس لە دەستی دا و ئەو هەوڵانەی کە یۆڤانتۆس داوێتی بۆ گۆڵ زەم نییە لەسەر ئەلێگری ڕانێت لەبەرەوە من پێم وایە ئەگەر هەموو کاتێک ڕەخنەمان لەسەر ئەلێگریە بوو بێ ئەم یاریە ئەلێگری ئەو پەڕی توانای خۆی پێشکەش کرد و ئەو پەڕی ئاسی بە یۆڤانتۆس نیشاندا بۆی کە بتوانن گۆڵ یەکسامون بکەنەوە بەڵام لە کۆتاییدا پێی نەگەیشتن یەک دوو کۆمنت دەخوێنمەوانێ و دواتر دەچمە سەر یاری تۆتنهام کەوەی بەرچاوم دەکەوێت کاک محەممەد وەڵاهی من زۆر دەمێکە مانگی 12 بوو ئەگەر ئەوروپالیگ بات دەرفەتی وە شێبێت جامی سوپەر ئەوروپاش بباتەوە کاک جاسم دەپرسێت تا چەند چاوی دەتوانێت نازناوی لالیگا باتەوە کارێکە لە ئاستەمەوە نزیکە بەڵام تۆپی پێ هەموو ئەگەریشی تایە ینی تۆ ناتوانانی بڵێ مطلقاً بەرشلۆنە لە ڕکابەری بردنەوەی نازناوی خولی لیگەی ئیسپانیە و ناشتوانی هیوایەکی تەواو هەبێ بۆی کە بە بەرشلۆنە خولی لیگەی ئیسپانی بەرە تۆپی پێشتی مطلقی تیانە یعنی هەموو کاتێ بارودۆخەکان بۆی هەیە ئەگەر گۆڕێ بۆی هەیە دەرکردنی ڕیالمەدی لەسەر حسابی چێلسی بارودۆخی لە ئیسپانیا شتێک بە بۆی هەیە سەرکەوتنی ڕیالمەدرید بەسەر چێلسی لە چامپیۆنز لیگا بارودۆخی خولی ئیسپانی بە تەواوی تێک بایاری ئیشبیلیش بەرێتەوە یارەکانی تر بەرێتانێ بەڵام ئەگەر وەکو بڵێ تۆ ئەگەر ێگەیە بۆی بەرشلۆنە نازناوی خولی ئیسپانیەیە بەڵێ ئەگەر هەیە و ئەمەلێکی زۆر کەم هەیە بەڵام بەو شێوەیە نەخێر بڕوا ناکەم بتوانێت بەو شێوە بکات میلان نازناوی خولی ئیتاڵی دەبایە ئینتەر میلان من پێم وا بوو هەر لە مانگی 12 باسم لەوە کرد میلان پاژەوەی کە 7 خاڵ و 5 خاڵ و تری 4 خاڵ لە دوای ئینتەر میلان و پێم وا بوو هێشتا میلان لە ڕکابەریە و پاش دەرکردنی لە چامپیۆنز لیگ لە ڕکابەری ڕاستەقینەی خولیانەکان ئیتالیا وەک دەبینین ئێستا ئەنجامەکە بەم شێوەیە نییە کێبەرچی سێریا ئەی بەێستر بووە هەردوویانەی میلان ناپۆلی 66 بەیوام لە کۆتاییدا نازناوەکە بۆ میلانی مەزن بێت مەدریدی ژەڵێ پاش باشە یاسای تۆپی پێ کاک ئەم مەدرید دەڵێ ئەگەر حاڵەتەکە بۆ نمونە لێدانی سزا و لێدانە سزای هاکان چالانۆگلۆ جێبەجێ کرد من وەکو ئاماژەم پێکرد بەوەی کە ڕەنگە حاڵەتی گۆڵەکەی کە دوای لێدەستدانی لێدانی سزاکە ژمار دەکرێت حاڵەتێکی ئاسایی بێ و هیچ فاوڵێکی تیان نەبوو بۆیە داوەر لە بەرامبەرەوە بڕیارە هەڵەی کە بۆ گۆڵەکەی ئینتەر میلان ژماری کردەوەی کە لە دوای لێدانە سزاکە گۆڵی پێکرا بڕیاری عادەی لێدانە سزاکەی دابێ وەکو حاڵەتەش ئەگەر کاتێک هێرشبەر لێدانی سزا بە جێبەجێ دەکات بەرگریکاری تیپی بەرامبەر بێتە ناوانێت تو لێدانەکە لە دەست بچێ بەڵێ داوەر ئەتوانێت لێدانەکە دووبارە بکاتەوانێ بە پێچاوانەوانێ ئەگەر بێت و گۆڵ تۆمار بکرێ هێرشبەرێ بچێتە ناوانێ لامان کاتە دەتوانێت دووبارەی کاتەوانێ ئەوەی کە گۆڵیشی پێ تۆمارەکەی ئەگەر بێت و ئەم تۆپەی کالانۆگلۆلی یا دیلێخ داتبێتە ناوە کە گۆڵی تۆمار کرد تەنها لەو حاڵەتەیە داوەرتوانەیە عادەکردنەوەی نییە بەڵکو لە هەموو حاڵەتەکانی تر بە جۆرێک لە جۆرەکان دووبارە دەبێتەوە گەر گۆڵ بکەی هێرشبەری ینی هاوڕێی خۆل لە ناوە بێ توانای عادەکردنەوەی گەر گۆڵ نەکەی بەرگریکاری تیپەرکابەر لە ناوە بێ بێ عادەکرێتوانێ بەڵام کە گۆڵە کرد ئەگەر بەرگریکاری تیپەرکابەر لە ناوە بوو ئەوەی عادی نییە و دەتوانێت گۆڵەکە سەژمارەکرێت دەچمە کۆتای یاری تۆتنام زۆر بە سەریعی کاتم زۆر کەمە تۆتنهام تیپەکەی کۆنتی وەڵامێکی زۆر بەهێزی نیوکاسڵی دایەوە پاژوەستانی یاری نێودوڵەتی وەکو ئاماژەم پێکرد کارەکان لەسەر تیپەکان قۆرز دەبن ئینتەر میلان تۆتنهام میوانداری لایەنەی نیوکاسڵ یونایتد کرد کە تۆتنهام ئێستا ئامانجی لە وەرزێم ساڵە گەشتنە بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو کە لە ڕکابەرێکی یەجگار سەختدایە لە ژێمی یەکەم ئاسیە دویانە لێک نزیک بوو دەبینن نیوکاسڵ لێرەدا فابیان شار دەست پێشخەری کرد بۆی هەڵی هۆگۆ لۆریسی گۆڵچیوانێ بەڵام وەڵامی تۆتنهام خێرا بووە لە ژێمی یەکەم توانیان ئەنجامەکە لە ڕێگەی بن دەیڤزەوە یەکسام بکەنەوە
لە جێمی دووەم تۆتنام تەواو بارودۆخەکەی بۆ خۆی قۆستاوانێ وەک دەبینن سەرەتا دوێرتی کە پاش هاتنی کۆنتی بە تەواوی پشتی پێت بەسراوە لە پلان یاریکردنی تۆتنامە ڕۆڵێکی سەرەکیەیە سۆنیۆمین پاژەوە ڕەخنانی لێی گیراوە تەنانەت کۆنتی ئاماژەی بۆ کرد کە و پێداگرێت لەوەی پشت بە سۆن بە 32 یاریە سۆن تا ڕادێکی باشتر دەردەکەوێت ئەمەرسۆن ڕۆیال بەرگری کارەکەی پێشووی بەرشۆنە گۆڵی چوارەمی کرد و هەروەها گۆڵی پێنجەمیش لەلایەن ستیڤ بێرگوێنەوە تۆمارکە کە ستیڤ بێرگوێن ئەو یاریزانەیە دەگەیە کە کۆنتی لە زۆرترین کاتدا سوودی لێ دەبینێ تۆتنام لەسەر ڕێگەیەکی ڕاستەنگاوی هەڵگرتەوە بەڵام هێشتا ڕکابەرەکەی لەگەڵ ئارسناڵە پێویستی بە جوودی زیاترە پێویستی بە شکستێکی دیکەی ئەرسیناڵە و پێویستی بە بردنەوەی ڕاستەوخۆی خۆی لە ئەرسیناڵە و لە ئەمان کاتدا دەبێت کۆنتی وریابێت لە چەند یاری داهاتوویدا بە پێی شکستی تیپەکانی ڕکابەر خۆشی خاڵە دەستدا ئەگەر بێ بگات بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو چونکە بە ڕێژەیەکی بەرچاو تۆتنهام کارێکی قورسی لە بەردەمایکە بگاتە چامپیۆنز لیگ ڕکابەرێکی سەخت لە نێوان چواریانەدا هەیە و ئێستام و ئارسناڵ و تا ڕادەیە گۆڵڤەرامپتۆن و مانچستەر یونایتد و خودی ئارسناڵیش بۆی کە بلیتی چوارەمە بڕن لەبەری تەقریبەن بلیتی یەکەم و سێم بۆیانەکانی لەڤەرپۆڵ و مانچستەر سیتی و چێلسیە هەرچەنە گفتوگۆکەم بەردەوام و کاری زۆرمان مابوو بەڵام کاتەکەم لێرەدا کۆتایی دێت تا سبەی بەخواتان ئەسپێرم شاد و کامران من خواتان لەگەڵ